سیمەکەشمان وەک ڕێزێک وەکو وەفایەک بۆ خوێنی شەیدان چەند ساتێک بە بێدەنگی دەوەستین. فەرموو. زۆر دڵخۆش بووم بە ئامادەبوونتان. ڕاستەکەی من قسەم زۆر کرد، هیچ قسەم پێ نەماوە بیکەم، بەزەوەی ئەوەنداڵم کەم ڕۆ بەڕاستی دڵم خۆشە بەوەی کە ئەم بەرهەمە هاتە ئەنجام. ئەم بەرهەمە ئیتر جۆگری کورد لە هەر جێگایەک بێت لەم کوردستانە لەسەر ئەم خاکی سەرزەمینە ئەتوانێت گوێ لەم بەرهەمە بگرێ. ئەم شاکارە هەرگیز نەدەبوو ئەگەر بنەماڵەی مەلا عەبدولکەریمی مودەڕیس نەبوونایە، چونکە ئەوان بەڕاستی کارێکی گەورەیان کرد بۆ ئەدەبیاتی کوردی. برایانی خۆشەویست، خۆی شتێکی زیاتر نییە بوترێ دەربارەی ئەم بۆنە جوانەی کە هونەرمەندی گەورەی گەلی کورد کاک عەدنان کەریم قسەی تیا کرد. ئەم کارە گەورەیە کە کردوێتی ئەبێ بە کارێکی گەورەی هەتا ئەمێنێتەوە. ئەڵێن هونەر بۆ میلەتە، هونەرمەندی گەورەش لە ڕۆڵە پێشکەوتۆکان و ڕێزەکانی پێشەوەی میلەتان.